بڵاوتان لێبێ ئەم کاتتان باش من ساما بەشارەتیم لە بەرنامەی حەوت پرسیار ئەمڕۆ باس لە شکاندنی مانگرتنی مامۆستایان دەکەم لە شاری سلێمانی دوای 15 ڕۆژ لە مانگرتن ئەمڕۆ 13 مامۆستا مانگرتنیان شکاند و ئێستا لە نەخۆشخانەی شار چارەسەر وەردەگرن. تاکە لێرەداوە بوو ئەوان هەوڵێکی زۆریاندا خۆپشاندانیان کرد ئەم ڕێگەمەدەنیشیان گرتە بەر، بەڵام تاوەکو ئێستا دەنگیان گەشتووەتە زۆر شوێن، تەنانەت ماڵ بە ماڵی خەڵکی هەرێمی کوردستان. بەڵامەوەی جێی پرسیار بوو لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە وتەبێژەکەی کەس وەڵامی مامۆستایانی نەدایەوە. داخوازەکانی مامۆستایان بریتی بوو لە مافی خۆیان وەرگرتنی موچەکانیان لە کاتی خۆی لە بەرزکردنەوە، هەروەها تەوتینکردن. بەڵام نازانرێت لەم ماوەیەدا چ لایەنێک بەڵێنی پێداون و داواکاریەکانیان تا چەندێک جێبەجێ دەکرێت. من ئەمانە پرسیارن بۆ من و بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش بزانین هۆکارەکە چی بوو کە مانگرتنەکەیان شکان کۆتاییان هێنا بەو چالاکیە مەدەنیە. من ئەم شەو میوانداری هەریەکە لە مامۆستا عادل حەسەن مامۆستای ناڕازی لە ستۆدیۆ میوانمە. مامۆستا زۆر بەخێربێن. مامۆستا عومەر عوسمان گوڵپیش میوانمە بێ کە گوتەبێژی خێمەی مانگرتوانە تۆزە دواکەوتۆ کەمێکی دیکەویش ئامادە دەبێ. هەروە لە نەخۆشخانەی شاریشەوە یەکێک لە مانگرتوەکان مامۆستا هادی ئەمەڕەشید یەکێکە لە مانگرتوەکانەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لە نەخۆشخانەی شارەوە لەگەڵمە بێ. ئەگەر کاکادی ئامادە بێ ئامادەنی باش سەرەتا لەگە مامۆستا دەست پێ یەکەم تا ئەو ئامادە بێ. مامۆستا عادل زۆر بەخێربێیت. زۆر سپاس. پرسیارەکە زۆر ئاسانە لەوەی کە ئێوە ڕاستە ئەم گیانێ مامۆسانە زۆر گرنگ بوو بەڕاستی کە ئەنی تووشی کارەساتێک نەبن لەو ماوەی کەمانیان گرتووە. داواکاریتان هەبووە، داواکاریەکان گەیشتون بەکوێ، بڕیاری شکاندنی مانگرتنەکەیش لە چی وەسە چاوی گرت؟ بەناوی خی گەورە سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ ئەم دەرفەتە. من پێشوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بمەوە حەزەکەم قسێ بکەم. ئەوەی ئەمڕۆ کرا لە بناری گۆیژە، ئەوەی یەکشەممە کرا لە دێگەڵا، سەلماندی ئەم بزوتنەوەیەکی جەماوەریە، بزوتنەوەیە کە لە ناو ناخی خەڵکە هەڵقڵاوە بەتابەتی ئەوێ ئەمڕۆ لە بناری گۆیژە و لە ناو شاری سلێمانی و پارێزگای هەڵەبجە و قەزا و ناحیەکانی ترا کرا بە ئەو دەمەوە هاتنە گەرمەی خەڵک بۆ داخوازی تیمی پشتیوانی مانگرتوان لە دووخداقستنی دوکان و بازاڕەکانیان. بەڕاستی پشتیوانێکی زۆر زۆر گەورە بوو. یعنی ئەوەی سەلماند ئەوەی کە زۆر جار ئەوتری ئەمە ژمارەیەکی کە من ئەمانە حتا کۆمەڵە تۆمەتی ترکە لە زاری وەزارەتی ناوخۆ و پارێزگاری هەولێر و وتەبێژی حکوومەتی هەرێمەوە ئەم قسانە کە ئاراستەی مانگرتوان و تیم پشتیوانی مانگرتوان و مامۆسانی ناڕازی کرا. سەلماندی ئەم قسانە کۆمەڵێک وەهمن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تایە ئەژن بە سیاسەتی نەعامە ئاسان مامەڵە لەگەڵ هەموو کێشە گرفتەکانی کۆمەلگای کوردی ئەکەن. ئەوەی سەلماند کە ئەمڕۆ یعنی کۆی گشتی کۆمەلگای کوردی ئەم خەمەی هەڵگرتووە بوونی قەیرانی دارایی بوونی کێشە داراییەکانی هەرێمی کوردستان و خەمساردی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. سەلماندی کە ئەوەی ئەمڕۆ و ڕۆژی یەکشەمە ڕوویە ئەوەی سەلماند کە ئەم بزوتنەوەیەکی تەنها مامۆسایان نیە، بزوتنەوەیەکی جەماوەریە کە کۆی کۆمەلگا هاوسۆز و هاوهەڵوێستە لەگەڵ ئەم خەباتە و لەگەڵ ئەم بزوتنەوە جەماوەری کە مامۆستایان لە دوای حەبەی شوباتەوە ڕابەرایەتی ئەکەن. خاڵێکی پرسیارەکەی بەڕێزت بۆ هەڵپەساردن یا خوشکاندنی مانگرتنی مامۆسان و فەرەنبەران ئەم بڕیارە تەواو خۆڕسکانە بووە، چونکە ئێمە لە یەکەم ڕۆژەوە کە وەکو تیمی پشتیوانی مانگرتوان لێ بووین ئەومان وتووە بشکاندن یاخود بەردەوامی بە مانگرتن بڕیاری خودی مانگرتەکانە، چونکە زۆر ناشیرینە زۆر نەشیاوە. من بۆ منیش دروست نییە چیجا ئەوە کە هێزێک لە دەرەوەی
هێزە سیاسیەکان بۆ منیش دروست نییە بێم مزایدەی سیاسی بە گیانی هاوڕێمانگرتوەکان مۆ بکەم ئەوان ئازارە چێژن من ناتام نەجاتی ئەوان بڕیار بەم هێزێکی جێزێکی سیاسیش ناتوانێت نەجاتی ئەوان بڕیار بە ئەم ڕۆژەوەی کە لەو کەرنەڤاڵە گەورەی بناری گۆژەدا لێو بێ ئەزانێت کە ئەم بڕیارە تەواو خۆڕسکانە بووە ئەم بڕیارە لە ناخی خودی مانگرتنەکانەوە دەستی سەرچاوی گرتووە و بەشێکیشی ئەتوانم بڵم مانگرتوەکانیش لەسەر داوای مامۆستا عوسمانیش بێەوە گەی وەڵافەر مامۆستا بوو ڕێسا دەست پێەکەینەوە با وتم بێت یەکجاردانش ئەزانم ماندووی یاخوا بەخێ بێ سەر چاو نا ئێوە ماندوون و ئەزانم لەو شاریش بوو باشیش کرد بەخێ بێ سەر چاو بوو بوورە مامۆستا سپاس دەکەم بانی پشکاندن یاخود هەڵبەساردنی مانگرتنەکە تەواو خۆڕسکانە بوو تەنانەت مامۆستا عوسمان کە خۆشی لێرێ و تەبێژی مانگرتوەکان ئێمە ژۆکوتی پشتیوانی مانگرتوان تەداخلی بڕیاری مامۆستا فەرمبەرانی مانگرتومان نەکردووە ئەم ڕۆژێکم جار کە هاتنە سەر ستەیج داواکاری ئەو خەڵکە و یەک زانایان و ڕۆشنبیران و ڕخراوەکان و هەموو ئەو خەڵکان کە ئاراستەکرا دووبارە مۆڵەتیان خواستە و چوونە ژوورەوە خۆیان بڕیاریان داوە کە مانگرتن هەڵپەسێرن بۆیە هەموو ئەو قسانەی لە دەرەوەی خێمەی مانگرتنی مامۆسان کراوە دەربارەی مانگرتنی مامۆسایان ئەمە پێمان وایە قسانێکن کە لە سەر چاوەیەکی ناڕاستەوە دروست کراون و هیچ بنەمایەکی زانستی هەواڵەیەکی دروستیان نەبوو ئەم خێمەیە وتە بێژێکی هەبووە هەر شتێک لە دەرەوە ئێوە وترا بێت ئێمە بە دروستی نازانین زۆر باشە مامۆستا زۆر بەخێوەی مامۆستا عوسمان گوڵپی وتەبێژی خێمەی مانگرتووان قسەکە لەسەرەوەیە ئێوە ئامانجێکتان هەبوو لەم کارێن ئامانجەکە تەحقیق بووە کە کارەکەتان کۆتایی پێهێناوە یا نەخێر لە ناچاری کۆتاییتان پێهێناوە کە گەشتونەتە ئەو بڕوایی کە ئەم داواکاریانەی ئێوە جێبەجێ ناکرێت باز بێەوە لە ڕاستە هەموو ئەنگاوێکی مەدەنی قۆناغبەندی هەیە قۆناغی یەکەم تۆ پێ دوایە سەرەتا پشتیوانی لاوازە بێ بەڵام هەنگاوە ئەو ئامانجەی پێکا کە پشتیوانی زۆر فراوان بوو وەتوانی تەواوی چون توێژەکان لە دەوری خۆی کۆ بکاتەوە و یەکێک لە ئامانجەکان بەڕاستی دەسەڵات پێی وا بوو لە ڕابردووە خەباتی مەدەنی دەنگی ناڕازی بە تەواوی لاواز بووە و جارێکی تر مامۆستایان فەرمانبەران ناتوانن ببنەوە پێشەنگی شەقام و ناڕزایەتی بکەن و جۆرێک لە بێمتمانەی دروست کردبوو ئەمە ئەمەنگاوەی ڕەت کردەوە و پێیوتین نەخێر ئەستەن ئەکرێ بە میکانزمی نوێ بە قۆناغێکی نوێ هەنگاوێکی گەورە تربێتە بەش ئەمە یەک دوام یەکێکتر لە ئامانجەکان هەمیشە خەباتی مەدەنی لە ڕێگەی دەسەڵاتەوە کۆتای پێات و هەندێک جار بەبێ هیواکردنی تەواو هەندێک جار لە ڕێی فشار و هێزەوە و هەندێک جاریش بەڕاستی بەدەزوەردان ئەم جارە هیچیان نەبوو ئەمە زۆر گەورە بوو من پێم وایە یەکەمین دەستکەوتەوە بوو کە دەسەڵات تێگەشت ئەکرێ خەباتێکی مەدەنی هەبێ ئەو لە دەستیان هەبێ و لە کۆنتترۆلیان هەبێ لە پشتیشی نەبێ چونکە ئەگەر چەرنج بدەین لە پشتی بێ بۆ کەی سەرکردەکانی ئێنە نێوژێ خێمەکە و بەدەستی خاڵی ئەڕۆنەوە ئەگەر لە پشتێتی بۆ ئەم پشتیوانانەی ناچن بەدەمیەوە بۆچی ینی پێی ناچن بەدەمیەوە بە بەڵێنێکی ئەو بیشکێنە نەخێر ئەستن ئەوەی ئەمڕۆ کرا بە جۆرە لە جۆرەکان بەدەمەوە نەچوونی تەواو بوو و پێمان وتن ئەگەر چی دەستکەوتی هەبێیان نەبێ بەڵام ئێمە بە بەڵێنی ساختە نایشکێنین و ناڕۆینە ژێرباری بەڵێنێک کە لە ڕابردووە چەند جارێک دراوە و گەزراوین پێی چونکە ئەوە بێمتمانەی زیاتر دروستەکە نەخێر ئەو ڕەنگە لە سەرەتادا دڵخۆش بوو بێ پێی بەڵام دوای مدەتێک تێگەشت لەوەی کە دڵخۆش نییە و نائارامە بووی و بووەتە هۆی گەرم و گوڕکردنەوەی شەقامێکی ناڕازی و ئەو قسانەی لەوەیەکرێن بە دڵی نین و مرتاح نییە پێیان و ئەگەری پەرەسەندن و فراوان بوونی جددیتری هەیە لەبەرەوە نەخێر نەمرتاح بوو پێی وەنە یعنی جۆرێک لە نەرمینواندیشی نوان دەبێت چونکە ئەگەر سەرنج بدەین ئەوەی کە ئەو نەیتوانی دەستی بۆ بەرێەوە بوو کە یەکەم لە بەردەم ئۆفیسی نەتۆی گرتوەکان بوو و دووەم قەزیەکە زۆر ئینسانی بوو دەستبردن بۆ ئەو خێمانە بۆ ئەومان گرتوانە کەمانیان گرتووە لەوێ
عاتیفەی زۆر خەڵکی ئەجوڵان لەبەرەوە من پێم وایە ئەگەر وەک خۆپژاندانەکان تر وایە دەستی بۆ ئەبرووە بەهێز کۆتایی پێهێنا بەڵام لەبەرەوەی عاتیفەیەکی گشتی لەگەڵیا بوو ڕخنێک لێوە گیرا ینی من بار وەکو ناویژ بۆ نمونە هاتنی باوەڵ تاالبانی و قوبا تاالبانی لە کاتێکی زووی بەیانیە دوور لە چاوی کامێرەکان و خودی بۆ نمونە باوەڵ تاالبانیش کە هاتووە کامێرەکانی کردووەتە دەر و دوو کاژمە لەگەڵەوە کۆبووەوە گومانی دروست کرد ینی ئەکرێ باسی چی کرابێ بۆ وجودی میدیاکاران لەوێ وجودیان نەبوو لە ڕاستی پرسیارێکی جددیە بەڵام ئەگەرەوانەی لە خێمەکە نەزانن هەر دوێنێ هەر کەسایەت تێگاتووە پێشنیارێکی داوە لە دوور لە کامێرا هەمومانیانی وتو کامێرەکان هەمویان چەند ڕۆژێکە هەر کەسایەت بێ پێشنیارێکی داوە ئەوە بووە بەڵام چی گرنگە ینی لەوێ ناکرێ بە پەرجاوی کامێراوە قسەی دڵ ناکرێ بەڕاستی این ڕەنگە تەشەنجی زیاتر دروست بکە ینی جۆرێ لە جۆرەکان هەموو گفتوگویانە لە بەرجە و کامێران ڕەنگە تەشەنجی زیاتر ڕەنگە تەسەنەعیان تیاابێ ڕەنگە قسەی دڵ نەکرێ یان منە ڕێی جدینێک لەبەرەوە نەخێر هەر ئەوەی کە لە دوای ڕۆشتنی سەرۆکیەکەتی لەوێ هیچ بڕیارێک نەدرا و هەر لەوەی کە ئێمە بە کۆنگرێ ژۆنالیستی ڕامان گەیاند بە جۆرە لە جۆرەکان سپاسی هاتنیمان کرد بە گرنگ زانیمان بەڵام وتمان هیچ شتێکی لێ بەرەم ناو هیچ بەڵێنێکی لێ نەکەوتەوە لە کاتێکە هەموو بەرپرسێکی سیاسی کاتێککە ئەچێتە شوێنێک داخوازیەکەکە مرتاحە بەوەی کە بەرامبەرەکانی بەدەمیەوە بێن خۆشحاڵە بەوەی بەدەمیەوە بێن ینی ئەو پێی وایە وا سەرکەوتووە بەدەمیەوە بێن کاتێککە بەدەمیێنەوە ناچێ بەڕاستی ئێمە پێم وان وایە ئەوانەی کە گومان لەسەرم شتانە دروستەکەن جیا لە پرسیاری سەحافی کە ئەبێ بۆ تەوزیحی بێ ئەوانەی ترکەکاری لەسەر ئەەکەن ئەوانن کە پارتیوێکێتی بەدەستی یەک نیانتوانی وە کاریگەریمان لەسەر دروستکەن یانوێ بەدەستی دوو ڕۆڵیان زۆر باشە گەڕێمەولات پێم وایە مامۆساهادی حەمەڕەشید ئامادەیە لە نەخۆشخانەی شارەوە ماوسادی هیوای تەندروست باشیت بۆ خوازم ئەگە سەرەتا منەمەوێ بزانم تەندروستی چۆنە هەروەها چۆن دوایین بڕیارتانە کە مانگرتنەکە بشکێنن فەرموو وەڵا سپاس بۆ جەنابت و بە خێراتنی هەردوو میوانە بە ڕێزەکەتەکەم سڵاو لە بینەرانیشتان تەندروستی ئێمە لەژێر چاودێری دکتۆراین و ئیشەڵا باشە بین ئێمە هەر لە یەکەم ڕۆژەوە ڕۆشتوین بۆ ناو خێمەکەش تەندروستیمان نەک تەرکیزمان زۆر لەسەر تەندروستیمان نەکردووە بە قەدەر ئەوەی لە ناو پرۆسەیەکا بووین ئەو پرۆسەمان بەلاوە گرنگ بووە کە بتوانین بیبینە پێشەوە ئەمڕۆ پێمان وا بوو کە ئێمە سەرکەوتنێکی گەورەمان بەدەستهێناوە بۆیە ئێستا ئیتر تەرکیزمان لە لای تەندروستیمانە و تەرکیزمان ینی هەر بەڕاستی مەبەستی من لە هاتنم بۆ بەرنامەکەی جەنابتان ئەوەیە کە ئەوەی لە زمانی خۆمانەوە ئەڕوا هیچ کەسێکی تر ناتوانێت وەکو خۆمان تعبیر لە خۆمان بکە ئەمانەوێت ئەو پرسیارانەی مامۆساعادی بۆ بۆ ئەم چالاکیە ناوەنەی سەرکەوتن ینی جەنابەت بۆ سەرکەوتنیەوە ئەزانی کاک سامان سەرکەوتنێکی زۆر زۆر گەورە بوو بەلای ئێمەوە چونکە ئەو چالاکیە بوو کە وەکو هاوڕێم مامۆستا عوسمان باسی کرد میلەتەکەمان ئەوانەی کە هەم تەندروستی ئێمەیان بەلاوە گرنگ بوو هەم مافەکانی خۆیانیان بەلاوە گرنگ بوو هاتبوون بۆ بەردەم خێمەکە و بە ڕێگای تر لەسەر خەت بوون لەگەڵمانە گرنگ بوو بەلایەنەوە کە یەکەم هەم تەندروستی ئێمە باش بێ و بتوانین مافەکانیشمان دەسەبەرکەین و کاتێکا مافەکانمان دەستە بەرنابێ بە شەق و بە زۆر و بە خوێن ڕشتن و بە ئەوەی کە جەنابتان نەزانن سەردەمانێک و ئەگەر هەردوو دەسەڵاتیش یعنی تینیان بۆ بێ دیسانەوە پەنای بۆ بن وەکو لە دووسێ ڕۆژی ڕابردووە لە بازگەی دێگەڵە پەنایان بۆ برد
ینی بەو ئاراستەیە کۆتایی پێ نەهاتووە و بە ئاراستەیە تریش کۆتایی پێ نەهاتووە خەڵک تەمادارکەین خۆشخەیاڵکەین بە بەڵێنەکانی ئەموو ئەوەوە بە خەڵکمانوت ئەمە ئەو دەسەڵاتەیە کە گوێ ناگرێ و ئێمەش لە ڕاستیا مقاومەی 15 ڕۆژ نان نەخواردن و 15 ڕۆژ یعنی وزە وەرنەگرتن گرنگ بوو کۆمەڵێ سیگناڵی جوانمان بۆ دەرکەوت لەم کارەمانە سیگناڵی دڵسۆزی تیمە تەندروستیەکان سیگناڵی دڵسۆزی هاوڕێ و برادەرەکانی خۆمان کە بەڕاستی هەر یەکێکمان نزیکەی 30 هاوڕێمان هەبوو بڕوا بکە شەوانە خەریک بوون عاجزە بوون لێمان کە ئەمانوت کاکە ئەم شەو تۆ خەفەرمە بە یعنی من بەشێکی زۆر لە خزمەکانم هەر کاتێ ئەیانویست بێن بمێننەوە هاوڕێکانم نەیانەهێشت ئەنجا بەڕاستی جۆرێک لە هیوامان گێڕایەوە بۆ ئەو خەڵکە بەو خەڵکەمانوت کەسانێک هەیە ئامادەیە قوربانی بن بە هەر حاڵ لە ژێر فشاری دایکێکی بەتەمەنە کە قورئانێکی هێناوەتە ژێر خێمەکەمان و پێمانەڵێ ئەڵێ بیکەن بەخەیانی لە دڵسافی خۆیەوە ئەگری بەسەرمانە تەنانەت من بەشێ لە هاوڕێیانمان وتیان کاکە بە کەنئەڵەکان تەسویری نەکەن لە ڕاستیە من بەجددی وامزانی دایکی پاکیزەخانە چونکە ئەگریا بەسەر پاکیزەخانە من و پاکیزەخان یەک بێجمان بین بوو وتم کاکە وازی لێبێنن دایکێتی ئینسان چۆن ئەبێت دایکی لێ دوور بخرێتەوە وتیان دایکی نییە هەر ژنێکی هینە ژنێکی دڵسوتاوی ئەو کۆمەڵگایە ئێمەیە هاتووە لە دڵسافی خۆیەوە یەک سینی پاقلاوەشی لەگەڵ خۆیان هێنابوو کە ئێمە ئێستا بە حساب بایکۆتمان هەڵپە ساردووە تا ئێسش جگە لە ئاودەممان لە یشتێنەیاوە ئەو بە بڕوای خۆی قەناعەتی وا بوو کە ئەتوانێ یەکسەر قورئانەکەی هێنا بۆ ئێمە یەکسەر ئێمە دەست بە پاقلاو خواردن بکەین ئێمەش دڵنیامان کردەوە کە ئەو قورئانە بەرنامەی هەمومانە و لە لای هەمومان مقدسە بەڵام لێگەڕێ ئێمە هەر ناتوانین هیچ بخۆین ئێستا هەر بۆمان نییە هیچ بخۆین دکتۆرەکان نایڵن هیچ بخۆین لێگەڕێ ئیشەڵا بە دڵی تۆ ئەبێ با ئێمە جارێ ئەوە نییە هینێکی خۆمان بکەین کۆبوونەوە بکەین ینی هێنامان و بردمان ئەوە دەسەڵاتەکە بێ ئەوە کە سوکارەکە بێ ینی هەر یەکێک لە ئێمەش پەیوەست نین تەنها بە خۆمانەوە جەنابتان ئەزانن زۆربەی دایک و باوکی هەیە زۆربەی ژن و مناڵی هەیە زۆر ینی تیامان نابوو مناڵی خاوەن پێداویستی تایبەتیە بوو ئەمە بۆ لایەنی عاتیفی نییە و نایشمانەوێ بەڕاستی ئەمە هەمومان خاممان لەبەرکرده بوو بۆ مەرگ چوو بووینەوێەوە بەڵام کاک سامان ئەگەر لە پرسیارەکانی ئایندە تا بینە سەر ئەوەی کە کەسانێک نەبێ لە دەرەوە سەرمایە گوزاری بە خوێنی ئێمەوە بکات و بڕوا بەڕاستی ئیشێکی باشی پێوە بکات لە کۆمەڵگای ئێمە بەجددی سەرمایە گوزاری بۆ دەنگ بۆ هەبێ ینی بۆ بیاڵین کەسانێک سەرمایە گوزاری بە دەنگی بە خوێنی ئێمەوە بکەن بۆ دەنگ پیاکردن یان ئەگەر قەنەعەتمان وا بواە بە خوێنی ئێمە کۆمەڵگای ئێمە گۆڕانکاریەکی تیا دروستەکرێ خوێنمان لا زۆر بەسیت بوو بەڵام کاتێک ئازدانیمان کەسانێک نییە ئەمە تەرجەمە بکە جەنابتان نەزانن کە هەموو کۆمەڵگایەک پێشڕەوی پێویستە ئەو پێشڕەوە مامەسایەن بە گیانی خۆمان ڕاکشین لە ناو خێمەکە بەس کەسێک نەبوو تەرجەمەی کا بۆ ئەمری واقع ئەجا پرسیارە کرد لە من سەرکەوتنەکە کامەیە ئێمە بەلای خۆمان و ئەوە سەرکەوتن بوو بەڵێ ینی قسەکەش لەسەرەوەی مامۆسادیانی ئێوە بۆ نمونە بۆ چەند مافێک گرت بووبوونە لەوێ کە مافی گشتی بوو بەڕاستی ینی ئەوەی کە باسەکرا لە پێدانی موچەکان لە بەرزکردنەوە لە تەڵتین ینی هەموو ئەمانەی کە باسەکرا کۆتایی پێبێ
یخۆ ناشکرێ هەموو ساڵێک ئەم دۆخە بەم شێوەیە ڕوو بدا مانگرتن هەبێ خۆپشاندان هەبێ بایکۆتی خوێندنەکان بکرێ هیچ چارەسەر نەبێت. ئێوە توانیتانە ئەم مەسجە بگەێنن بەلایانی دەسەڵات و تەنانەت بە بەغداش؟ بەڵێ ئەگەر تێبینی بکەن ئێمە سێم ڕۆژی مانگرتنەکەمان بوو کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا کرا. لە ڕاستیە ئێمە سەرەتا کە پرسیار و لێ کردم سەرکەوتنەکان چین نەمیز بڕۆم ئەم شتانە بکەم بە دەستکەوت بە قەدەر ئەوەی دەستکەوتە معنەوێگە لای ئێمە زۆر گرنگ بوو. ئەگینا بینە سەر دەستکەوتە مەلموس و مادیەکان دەستکەوتی مەلموس و مادی بریتی بوو لەوەی کە لە سێم ڕۆژی مانگرتنەکەی ئەمانجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوە و بە سەریحی عیبارە دواتر کە خۆیان فیدباکیانیا بە ئێمە پێیان وتیان لە ڕاستە مانگرتنەکەی ئێوە پرۆسەکەی زۆر خێرا کرد. هەردوو لامانیوا لێ کرد کە لە ڕاستیە خەڵکی کۆمەلگای عێراقی ئیتر چاوەڕێ ناکات و ڕێ لەو بارودۆخەی کە بە مۆلەقی بیهێڵیتەوە. بۆیە تەسریعی ئەو پرۆسەیە کرا کە بریتی بوو لە پرۆسەی هەمواری میزانیەی 2025 هەمواری میزانیەکە تێپەڕی جەنابتان نەزانن فراکسیۆنە کوردستانیەکان و بەشێک لە فراکسیۆنەکانی عێراقیش متعاتیف بوون لەگەڵمانە فراکسیۆنە کوردستانیەکان ڕسمەکانی ڕسمی خێمەی مانگرتووان و مانگرتوەکانیان و یادداشتنامەکەی ئێمەیان هاوپێچ کردبوویان بە چەند زمانێک بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و فەڕەنسیش بۆیە تەنانەت بە نەس باس کراوە لیژنەی بۆ پێکێنراوە کە لیژنەکە گەڕانەوە بۆ لای ئێمە دڵنیاییان پێیان تەوتین مەوزوعێکی حتمیە مەوزوعێکی حتمیە و هەر ئەبێت تێپەڕێنرێ بەڵام هەر عایقێکی لە بەردەما بێ ئەوان پێیان وتیان ئێمە هەموو هەفتەیەک کۆنگرێ ڕۆژنامەنووسیە گرین پێ بەپێ بە ئێواڵین و بە خەڵکی کوردستان و عێراق هەڵێن ئەوەنە شەوتی بڕیوە و هەرچی پەیوەستە بە ینی ئەمە یەکێک لە خاڵەکانی ئێمە بوو. خاڵێکی تر پێدانی موچە لە 30 ڕۆژ جارێکە یان لە هەموو مانگیەکە ئەوان لەوا دڵنیان کردینەوە وتیانەوە دڵنیا بن لەوەی زامنە ئەو مەوزوعە و مەوزوعی پلەبەرزکردنەوە ئەوان دیسانەوە وتیان هەموو بابەتەکان تقریبەن یەک پاکێجی دارایی و مەوزوعی کێشەی نەوت و ناردنی نەوت و تەسلیمکردنی نەوت وتیانەوە هەموو یەک پاکێجە و پاکێجانە تقریبەن شەوتی زۆری بڕیوە بەڵام هەموویشمانەزانین وعدی ئانی نین و بەڕاستی چارەسەرکردنیشیان دیسانەوە ئانی نین ئەمە بۆ خۆ دەرباسکردن نییە ئێمە ڕاستگۆیانە بە کۆمەلگای خۆمانمانوت وتمان ئێمە دەستکەوتە معنەوەکان لە لامان گرنگترە بەڵام لە تەنیشتی ئەوەوە ئەم دەستکەوتە مادیانە شەبوون و گەرگەڕایتیشەوە بۆ لام گەڕێمەوە بۆ لات با دەفەر بەردوو مامۆساژمەمە گەڕێمەوە بۆ لات مامۆسادن قسەکانی مامۆسا هادی دروستە ینی ئەگەر ئێوەم پەرلەمانتارە عێراقیانە هاتبێتنە لای ئەوم بەڵێنانیان پێدا بن بەڵام گرفتە ئەساسیەکە هەرێمی کوردستانە ینی ئێمە پێشتر گلەیی هەبوو لەلایەن حکوومەتی عێراقەوە کە هەندێک پابەت نەبوون هەبوو لەلای حکوومەتی هەرێمەوە بۆیە موچە دواکەوتووە بۆیە گرفت دروست بووە بۆیە ئەم هەژماری من بە تەڵتی ناگۆڕێتەوە ینی ئەمان چۆن نەتوان کاری لەسەرکەن بگومان بڕیاری دادگای فیدراڵی کاتێککە دەرچووە بە تایبەتی ئەمەی ئێستا کە پەرلەمانی ئێبلین وەزاری دارایی عێراق زۆر بەجددی هاتوۆتە سەرخەت و لە دوو بەیاننامەی ڕوونکردنەوەکانی وەزیری دارایی عێراق و بەڕوونی ڕوونکراوەتەوە کە ئەبێ بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت ئێمەش ومێدەوارین کە پەرلەمانتارەکانیش بەڵێنیاندا کە ئەو تەوتین پرۆسەیەکە کابێشی لەسەر بکرێت و هەبێ حتمیە ئەم ساڵ جێبەجێ بکرێت. دوجار ئەوەی کە وەکو مامۆسا هادی کێکێک لە مانگرتوان ئاماژی پێە ئەوەی کە وەکو دەستکەوتی گرنگ سێرە ئەو لایەنە معنەویەکە زائیدن ئەم لایەنە مادیانە و هەمواری پرۆژە ئاسایی بوجە لە پەرلەمانی عێراق ئەمە کۆمەڵە و دەستکەوتانی کە باس کران بەڵام بۆ ئەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یعنی
ئەمان لە دوای 2024ەوە خەریکی ئەمن کە ماتەڵە بەواکەن کە تەوتین نەکرێت بەڵام ئەگەر سیریکەین ئەگەر حکوومەتی عراقی لە سەرەتاوە تۆزێک لە ساردی هەبوو بێ لەوەیە کە ئایا تەوتین جێبەجێکە یاخود جێبەجێی نەکا بەڵام ئێستا حکوومەتی عراقی زۆر بە جدیتر لە سەرەتای بڕیارەکە هاتوۆتە سەرخەت وە زۆر جدیە لەوەی کە تەوتین لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێت تەنانەت دوا ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی عراق کە مەجێگەی بکڵی ناڵین کە جێگەی ڕەزامەندی ئەمەیە بەڵام هەنگاوێکی گرنگە کاتێک کە وەزارەتی دارایی عراق داوا لە وەزارەتی دارایی هەرێم ئەکا ئەو بانقانەی هەژماری منیان لەسەر کراوەتەوە بناسێندرێن بە وەزارەتی دارایی عراق وەزارەتی دارایی عراق ڕاستەوخۆتە میلی بانقەکان ئەم هەنگاوە هەنگاوێکە کە ئەوە جارێ مژدایە بە موچەخۆرانی سنووری پارێزگای سلێمانی کە ئەگونجێت ینی قرز نییە و مستحیل نییە کە تەوتین بکرێ واتە هەژماری منش کە ئێوە کروتانەوە دۆ سەڵات دارانی هەرێم نابێتە میلەکەی وەزارەتی دارایی هەرێم بیکات ئەوێ پارەکە ڕاستەوخۆ هەموو حساب بانقی موچەخۆرانی هەرێمی کوردستان لای وەزارەتی دارایی عراق بێت وەزارەتی دارایی عراق ڕاستەوخۆ موچەخۆرانی تری عراقی تەمویلی ئەو بانقانەکە کە موچەخۆرانی هەرێمی لێت دابەشەکرێت حتا ئەم نووسراوەی دوان ڕوونکردنی وەزارەتی دارایی عراق ئەوە ئەسەلمێنێ کە وەزارەتی دارایی عراق بە هەژماری من بۆ سیغەی ئێستا کە تەمویلەکە لە وەزارەتی دارایی عێراق بچێتە وەزارەتی دارایی هەرێم و لە وەزارەتی دارایی هەرێم و بچێتە بانکەکان ئەم پێچەی پێ قوبڵ نییە ئەبێ ڕاستەخۆ تەمویلەکە لە وەزارەتی دارایی عراقەوە بچێتە سەر ئەو بانقانە ئەمە ئەگەر ئەم هەنگاوە بۆ ئەوانی کە تا ئێستا هەژماری منیان کردوتەوە ینی ئەوی هەژماری من نامێنێ بە ناوی هەژماری من کۆمەڵی بانقەمێنێک ئەو بانقانە لای وەزارەت لای بانقی فدراڵی عراقی مۆڵەت پێدراون ئەی هەر بانقێکیش لای وەزارەتی دارایی عراقی مۆڵەت پێدراوە نەبێ ئەو حسابانە هەمووی ڕائەگیری ئەمە ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی عراقی لە وەڵامی ئیخلاصلێمی ئەندامی لیژنەی دارایی عێراق بەڵاوی ساڕینێک بڵاو بۆ عێراق ئەوە نووسراوی تەیفسامیە کە داوای کردو بۆ مانجی دوو یعنی دەبێ ئەو داتای فەرمانبەران بنێرێ بۆ تەوتین ئەمجا لەگەڵەوەش لە 150 داهاتی ناونەوتی ڕادستکە ئەمانە هەمووی هەنگاوی باشن من ئەویسم لە کۆتایە ئەوە بڵم عنی ئەمەی کە ئێسا وەزارەتی دارایی عێراقی کە هەموو ئاراسیەکەن چکم ئێستا یەکێکی تلەوانی کە خۆیان هەرێم و عێراق لەسەری ڕێکەوتون کە ئەوەیە کە هەموو ئەچەنە بگونجێنێ مامۆسا بە جۆرێک لە سلبی مامۆسافرن بە جۆرێک لە سلبی سەیریکەن لیستی موچەی مانگی یەکەکرێت بنەما بۆ هەر 12 مانگەکەی تر ئەنی ئێسام قایمەیەکە بە ئەلکترۆنی نێدراوە حکوومەتی عراقی ئەتوانێت هەژماری منی موچەخۆرانی هەرێمی کوردستانی لەسەر بکاتەوە بۆیە ئێمە ئەو پەرلەمانتارانی عراق تقریبا جۆرێک لە جۆران لە بەخاش دڵنیایەندانێک کە هەژمانی کوڵی تەوتین پرۆسەیەکە کەوتۆتە سەر ڕێڕەوێکی خۆی بە ئومێدێکی زۆرەوە ئەگونجێ جێبەجێ بکرێت دەست خۆش بێ مامۆستا ئەوەنە مانوەر خەکی باشیانە ئەمە جۆڵێن بووە خواخواان بوو بێمە لات بۆ بوو جۆڵێنمەوە لاشە ساغ بێ بەڕاستی مانوورەکەم 3-4 ساعتە 24 ساعتە خەوتمم لاشتان ساغ بێ مامۆستا عوسمان بەڕاستی ئێوە لێرە ئیدی کۆتاییتان بە بایکۆت هێنا یعنی سا قسەکە ڕەنگە بۆ ئەو خێزانانی گویان لێمێ بڵێن ئێمە ئایا دەست بە خوێندنەوە دەکرێت چالاکی ئێوە لە دوایم هەنگاوە چییە یا نەخێ پشوویەکە دەن دواتریەنەوە ینی ئەمەوێ ینی ئەم وردەکاریم بۆ ڕوونکەیتەوە چییە بێ لە ڕاستیا پرسی بایکۆت جیاوازە لە پرسی مانگرتنەکە لە پرسی مانگرتن پرسێکی گشتی بوو ڕاستە مامۆستا زۆربەی مامۆستا فەرمانبەر بوو بەڵام پرسێ ئەکرێ بڵێن پرسەکە جیاوازتر بوو گشتی بوو پرسێکی ئینسانی گەورە بوو وە چین و توێژەکان وابەستەی هەموو چین و توێژەکان بوو بەڵام پرسی بایکۆت ڕاستەوخۆ پەیوەندی بە قوتابخانەوە هەیە و ئەوە مامۆستایانە بێ بڕیاری لێ بدەن بۆیە چاوەڕێیە کرێ لە نزیکترین وادەدا مامۆستایان بڕیار لەو بارەوە بدەن ئایا فعلەن چۆن بایکۆت بەردەوامە بێ چی ئەکرێت چی ناکرێت سەبارەت بە بەوەی کە ئێمە تەواو لێرەدا ئەوەستین نانەخێرت ئەزانی چی کاک سامان دۆخی هەرێمی کوردستان هی وەستان نییە بەڵکو ئەسڵەن بە پێچەوانەوە ئەم گەرم و گوڕیەی ئەم مانگرتنەدایەوە شەقام ئەم فرە چەشنیە لە خەڵکە ئەم جیاوازی لە پشتیوانیان لە نێوان شارەکانە لە نێوان چین و توێژە جیاوازەکانە وا ئەکات لێ بڵێ ئێمە دروستتر دەستبەرین بۆ کارتە فشارەکان ئێمە دروستتر بە ئاسانتر بتوانین بیر لەوە بکەینەوە فشارێکی گشتیتر دروست بکەین کۆمەڵگە ڕەنگە ئەگەر بە ڕێگەیەکی دروست دەستبەرین بۆ ناڕزایی بۆ فشاری مەدەنی
بە پلانەوە دەسی بۆ بەرین کۆمەلگە بەگشتی پشتیوانی بکە لەبەرەوە نەخێر تاو کاتەی دۆخەکە بەرەو باشیە ڕوە من پێم وایە نە مامۆستایان نە فەرمانبەران نەچین و توێژەکان دەستبەرداری نابن و دۆخی خراپی خەڵکی ئەوەیە کە ئەمە بیر لە قۆناغی نوێ بکەینەوە نەک دەستبەر. وڵا شتێک بۆ من بەڕاستی جێگەی پرسیارە ینی من پێشتر متابعی خۆپشاندانەکانی ئەومان کردووە کە هیچێک لە گلەیەکانەوە بوو کە تەنها مامۆستایانیان کەمتر فەرمانبەریە یان نەخێر هاوڵاتی نایە بەڵام ئەوەی ئەم جارە بۆ نمونە هەڵوێستی ئەمڕۆ لە سلێمانی نوێنرا دوکانەکان داخرا خەڵکی ئاسایی هات ئەکرێ پێم بڵێن ینی حاڵەتەکە حاڵەتێکی سۆزداری بوو بۆ ینی بەزەی هاتنەوە بوو بە هەست بە ماندووبوونی ئەم مانگرتوانە یان نەخێر ئەوانیش گەشتونەتە و قەنەعەتەی ئەم داواکاریانەی ئێوە داواکاریەکی دروستە ئەوانیشە بێ پاڵپشتان بن پشگیریتان کرد لە ڕاستیا من پێم وایە بیرکردنەوەیەکی دروست بوو ینی سەرنج بدە ئەم پرسی مانگرتن لە پێناوی خەڵکا بووە قەزیە کاتێک کە بێتە قەزیە ئەو خەڵکی کاتەوە بشتن هەستی کردووە ئەمە لە پێناو ئەوایە هەستی کردووە جۆرێک لە پەیوەندی لە نێوان خۆی و داخوازیەکانە هەیە لەبەرەوە من خۆ ئەگەر لە کۆتاییشە جۆرێک لە هاوسۆزی هەبوو بێ بە زەیاتنەوە نییە کە دوجار ئاساییە قوربانیەکان هاوسۆز بن بەرامبەر بەیە ئەبینین ئەگەر بە زەیاتنەوە بێمیشە قوربانیش بەزەی بەدەسەڵاتایەتەوە بەس ئێمە ناخێر پێمان وایە قوربانیەکان لە ناو خۆمانە هەستمان بەوە کردووە ئێمە خاڵی قوربانیدان خاڵی پێکەوە بوونمان هەیە و پێویستە دەستبارگیری یەک بووین و شێوازی میکانزمی مامەڵەکردنیش لەگەڵ کۆمەلگە جیاواز بوو ئەمجارە ئەبینی مخاتەبەکردنی خەڵک مخاتەبەکردنێکی جددیتر بوو ڕابردوو و ئەعلام ڕۆڵێکی باشی هەبوو و میدیاکان بەڕاستی هاوکارمان بوون لەمە ئەمە بە جۆرە لە جۆرەکان کەیسەکەی کردە کەیسێکی گشتی لەبەرەوە چین و توێژەکان هەستیان کرد بەرپرسیارن بەرامبەر بە ئەو دۆخە و بەدەم داخوازیەکانەوە هاتن و پرسی بازار داخستن ڕەنگە بۆ شوێنەکانی پارچەکانی تری کوردستان پرسێکی کۆن بێ و دووبارە بێ بەڵام بۆ هەرێمی کوردستان پرسێکی تازە بوو و پرسێکی دووبارە نەبوو یەکەم ئەکرێ بڵێن بە دەستپێکی قۆناغێکی نوێ لە خەباتی مەدەنی داێ ئەبینین لە ڕابردووە لە کوردستانی تورکیا لە کوردستانی ئێران بە بانگەوازێک ئاسایی بازارەکان داخرێن و خەڵک ناچێت بۆ دوکان بەس ئەمە لای ئێمە لە ڕابردووە هەوڵمان زۆر داوە بەڵام سەری نەگرتووە ئەم قۆناغە سەرکەوتوو بوو لەبەرەوە ئەم میکانزمەکەش میکانزمێکی نوێ بوو ڕەنگە خەڵک ڕازگۆ بوو بێ لەوەی کە بە ئێمەی وتوە میکانزمەکە بگۆڕن بۆی پشتیوانتان بین گۆڕیمان و پشتیوانمان بوو هەر بۆیە 100 جاری تر پێیان ئەڵێن دەستان خۆش بێ لەو بەدەمەوە هاتنە و ئەکرێ بڵێن بە قۆناغێکی نوێی خەباتی مەدەنی دابنێن. زۆر باشە مامۆستا هادی من ئەمەوەیە کەێوە بۆ نمونە یەکێکن لە ینی ئەو کەسانەی کە مانتان گرت هەمیشە وەڵای ساراو چاکم خشان بە فەیسبوکەکەی خۆمە ینی تر ئەو پۆستانی کە بینیم بەشێک ینی لە تۆمەتەکان دەگوترێ ئەوە مانگرتنەکە کۆتایی هات ئەوە پلانی بۆ نمونە نەیارانی کورد سەری نەگرت ینی هەمیشە ئەم جۆرە لە قسەکردن بەرامبەر بە ئێوە کە ئێوە داوای مافێکی ڕەوای خۆتانەکەن یان نەخێرەمە دەستێکی سیاسی لە پشتەولایەنێکی سیاسی ڕێکەوتنی لەگەڵ لایەنەکەی کە کردووە و گەشتووە بە ئەنجامی خۆی ئیتوتێتی کۆتایی پێبێنن ئێوە چی ئەڵێن دەربارەی ئەمانە؟ وەڵایی سەرەتا بۆ مەوزوعی فەرمانبەر و مامۆساکە حەزم کرد ئیزافەیە بخەمە سەر قسەکانی مامۆسا عوسمانەوە لە ڕاستیە هەر تەنانەت لە نەسیجی پێکهاتەی ناو خەیمەکەشا بۆ زانیاریتان لەو 13 نەفەرە 4یان فەرمانبەر بوون هەمووی مامۆسا نەبوو ئەم جارە 4یان لە فەرمانبەران بوون ئەمەش دیسانەوە بۆ ئێمە گرنگ بوو هاتنە پێشەوەی خەڵکی کە بوو کە ئیشێکی باش بوو ئەزانی کاک سامان شتێک هەیە پێوترێ جوملەی ئینشائی و پێوترێ
تۆمەتی حازر بەدەست و پێوترێت تۆمەتی گیرفانی و سەفەری و ئەمانە چۆن و ویست دەسەکەی بە گیرفان تاوە یەک بار مەسرەفە فڕێیت و چۆنە بێبا ببێ ئەو شتانە زۆر زۆر ئاسانە. من بە جەناب تەڵێم طبعاً هەنێ قسەش دووبارە ناکەمەوە میتی تورک بێنی وایە و ئەو قسانە دووبارە ناکەمەوە هەر تەنها ئەوەنە پێتەڵێم ئایا خەیمەیەک هەڵدەی لە بەردەمی UN داوای ینی گیانی خۆت بخەیتە خەتەرەوە باش هیچ چڵی دارێ نەشکێنی چڵی دارێ نەشکێنی و هیچ زەرێک و بۆ کەسی تر نەبێ تەنها زەرەر و بۆ نەفسی خۆت هەبێ مناڵ و کەسوکار و هاوڕێیانی خۆت بخەیتە عەزیێتەوە لەکوێی زیان بە ئەمنی قەومی و قازانج بە دوژمنانی کوردایە پرسیارەکە ئەمەیە و ئەگەر بچین بۆ بەرامبەرەکەمان کە بەرامبەرەکەمان تۆمەتە حازرەکان داتاشن و پێمانەڵێن بەکارهێنانی بودجەی گشتی بۆ مناڵەکانیان زانکۆی تایبەتیان هەیە کەناڵی تایبەتیان هەیە گروپی کەناڵی تایبەتیان هەیە ئەم قسانەمان زۆر کردووە با ئێمەش دووبارەی نەکەینەوە باشە قسەکە لەسەرەوەی بۆ نمونە ئاسایی نییە چەند پەرلەمانتارێکی عێراقی تر سەر بەهەر ڕەوت و لیستێ بن بێن گوێ لە داواکاری ئێوە بگرن ئاسایی نییە ئەمە لە کاتێکە ئەو بۆی هەیە بچێتە وەکو پەرلەمانتاری عێراق بچێتە هەر شارێکی هەرێمی کوردستان بۆ بەدواداچوونێک زانی کاک سامان گرفتێک هەیە لە هەرێمی کوردستانە مەوزوعی ئەوەی پێوترێ هێڵە سوورەکان و مقدسەکان ئەو شتانە هیچی دیاری نەکراوە ئایا بەجددی هێڵی سوور لە کوردستانە ئەبێت چی بێ هێڵی سوور ئەوەیە کە مناڵەکانی سوڵتان هاشم بێنی لە قەڵای هەولێرەوە ڕەسم بگرێ و طبیعیە بێت لە بەردەرکی سەراشا ڕەسم بگرێ با یعنی شتەکەوانە بێ بەستەنها لەولا لەم لاشیانی هەردوو لە مستەشارەکان باشترین ینی ئەنفانچیەکان باشترین هەلیان پێ بدرێ مەسەلەن فڕۆکەوانەکە بێنرێ لە سلێمانیەوە فڕۆکەوانەکەی کە کیمیابارانی هەڵەبجەی کرد تاریق ڕەمەزان بێنرێ لە سلێمانیەوە دەرباز بکرێ یعنی ئەوانە هێڵی سوور نەبن بۆ میلەتەکەمان هێڵی سوور ئەوە بێ تۆ لە پەرلەمانی عێراقا کەسانێک بێن داخوازی لە تۆ لۆبی و کردبێ بێت داخوازی لە مافەکانی تۆ بکە عەجەبە ئەمانە خەتەر بن و بۆ ئەمنی قەومیمان خەتەر بێ باشە گریمان واش بێ کەواتە فواد حسین کە جێگری سەرک وەزیرانی عێراقە چیەکە لە بەغا شاخەوان عەبدوڵڵا چیەکە لە بەغا کە جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە مەسەلەن نزار ئامێدی چیەکە لەوێ کە وەزیری یەکێتیە لەوێ سەرک کۆمار چیەکە لەوێ کە سەرۆکی کۆوان بۆ خۆیان ئەمە بەشداریکردنە لە سیاسەت و حکومڕانی عێراق ئەیجا بۆ ئێمە نابێ بەشداری بکەین بۆچی بۆ ئێمە نەتوانین زانی چۆنە لای ئێمە ئەسڵەن ئەو ئەسڵەن ئەو هینە ئەو جەزبە قەومیەی کە ئەوان ئەیانەوێ بەکاری بێنن بۆ ڕاکێشانی کۆمەڵگا لە ڕاستیە ئێمە نامانەوێت هیچ مقدساتێک لە کوردستانی عێراقا بەکار بێنین بۆ سەرنج ڕاکێشانی خەڵک یعنی ئێمە پێمان وایە نەتەوە بابەتێکی مقدسە بۆ هەمومان ئاین بابەتێکی مقدسە عەلەم بابەتێکی مقدسە هەتا دوایی ئەو پرسانە پرسێکن بەکارهێنانیان هەر دیارە تۆ خۆت زۆعفێک و هەیە و پەنێک و یاوە ئەتەوێت لە ڕێگەی ئەمانەوە ئەمە بەکاربێنی بۆ خۆت لەبەرەوە ئێمە پێمان وایە پەرلەمانتارێکی عێراقی کە هەڵەبجەیی بێ من کە هەڵەبجەیم کە هەڵەبجەیی بێ بۆ من هیچ جیاوازیەکی نییە لەوەی پەرلەمانتارێ خەڵکی بەسڕە بێ بەڵام هەردووکیان داخوازیەکانی من جێبەجێ بکەن پەرلەمانتارێکی دهۆکی کە پارتی بێ لەگەڵ پەرلەمانتارێکی خەڵکی دیوانیە کە سەر بە دەوڵەتی یاسا بێ ئەگەر هەردووکیان بەرگری لە مافەکانی من بکەن لە لای من فەرقی نییە
پەرلەمانتارێکی یەکێتی ئەگەر خەڵکی کۆیە بێ ئەگەر خەڵکی گەرمیان و هەڵەبجە بێ بچێت لە بەغا وەکو کابرای واست و سەماوە دیفاع لە من بکە من سوپاسی هەردوو لایەنەکەم ئەزانی ئەم پرسە ئەبێ وای لێ بکرێ ئێمە یەکێک لە شانازیەکانمانەوە بووە و وەفدە عێراقیە زۆر جوان هاتنە ژێر خێمەکەوە مەسەلەن زۆر بە متعاتیفی سەیری پرسەکەی ئێمەیان کردووە پێیان وتین شەوتی زۆری بڕیوە و ئەو بەشەشی ماوێتی پێ بە پێوەکو پێشتر باسم کرد لەگەڵتا نابین بۆیە ئێمە لە ڕاستیە ئەو جۆرە کەسانەین وەکو ترسمان لەم دەسەڵاتە نییە تەنانەت لە ئیرهاب و لە تەخوینەکانیشیان ناترسین و بێباکین خۆزگە ئێمە لە ڕووی مادیەوە توانای دروستکردنی علاقەمان هەبووە لە بەغا هەفتەی دووجار بچوونایە بۆ بەغا بۆ دروستکردنی و علاقە لەگەڵ بۆ نمونە شەریحەیەکی مەدەنی وەکو تشرینیەکانە وەکو هەر کەسێکی تر کە بزانین ئێمە ئەتوانین پێکەوە ئەم عێراقە لە چەتەگەری پاکەینەوە ئاخر خۆباوەکو خۆی بیڵین ئێمە پێمانوان نییە چەتەگەرێکە بەس لێرە بێ ئاسڵەن ئەو چەتەگەریە لە عێراقی ژوایە و لێرە ژوایە بەڵام لە هەردوو لاش کەسانێکن کە ینی زۆر باشە بە چاکردنی ماوە سادیۆڵام ڕێکەم بە کۆتا پرسیارم بۆ جەنا بدەم پرسیارم ئێستا ڕەنگە خەڵک بڵێ ئێوە ئیتر بوونەتە ڕەمزێک بەڕاستی دەرکەوتون و ئەم 15 ڕۆژە بەردەوا میدیاکان چاویان لەسەریەوە بۆ هەموو خەڵکەتان ناسێ ئیدی چی ئەکەنێوە ئەگەڕێنەوە ماڵەوە چالاکی داهاتوتان چییە بێ وەڵا لە ڕاستیە کاک سامان ئێمە کەسمان پاڵەوان نین ئێمە پێمان وایە دۆزەکەمان پاڵەوانە هەر وەکو ئەو پرسەی کاتی خۆی پرسی بە پارێزگاکردنی هەڵەبجە زۆر کەسەی و من بەشدار بووم تایە و یەکەم جار من تەرحم کردووە ئەوانەیە ئێمە وتمان دۆزەکە خۆی گرنگە پاڵەوانی تیانە جگە لە دۆزەکە ئێمەش پێمان وایە ئێمە کەسمان پاڵەوان نین ئێمە دۆزێکمان هەبووە داخوازی ئەو کۆمەڵگایەمان بووە هەوڵمان ناوە ئیشی تیا بکەین و لە ئیشەکەی سەرکەوتنەکەمان لەوا بووە نەدۆڕاوین ئەگەر دەستکەوتەکەشمان دەستکەوتی زۆر گەورە نەبوو بێ خۆلانی کەملانی کەم تەسلیم نەبووین بۆیە ئەوەی کە لەمە ولا چیەگەین لەمە ولا ئێمەوە بزانم تازە دەستمان پێ نەکردووە ئێمە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە بە هەموو ڕێگاکانی ناڕەزایەتی سەرنجی خۆمان لەسەر دەسەڵاتی کوردی سەرنجمان لەسەر کەم و کوڕیەکان و تەڕح بۆ چارەسەرکردنی کەم و کوڕیەکان هاتنە سەرجا و هەتا دوایی با کاتان نەگرم لە ئێساشەوە کە ئێمە جارێ نازانین کەی لە خەستەخانە دەرەچین چونکە ئەم دڵسۆزانەی ئەم دکتۆرە بەڕێزانەی ئێرە لە نەخۆشخانەی شار پیان نەوتوین کەی ئەتوانین بچینەوە ماڵەوە کە چوینە ماڵەوە وەکو هاوڵاتێکی ئاسایی نەگوەکو پاڵەوان و ئەوانە دیسانەوە داخوازی لە مافی ڕەوایی هاونیشتیمانیان و خۆمان و کەس و کارمانەکەین من زۆر سپاس دەکەم من لەوە زیاتر جەنا بدرا ناگرم مادووم کردی زۆر سپاس بۆ بەشداریکردنەکەت هادی حەمە ڕەشید یەکێکە لە مانزووکان کە لە نەخۆشخانەی شارۆ لەگەڵم بووی زۆر سپاس بۆ تۆ مەوس عادل ئەم مانگرتنە ئەم چالاکیە مەدەنیە بەڕاستی خۆ جارێکیشە قسەمان لەسەر کرد ینی من دووبارەیەکەم و ناوەسێ گرنگ تۆ هەنگاوانەی بۆ شتێک دوجار ئەنجامی هەبێ و بەرهەمەکەی بخۆیت ینی هەموو نیەت هەموو ئینسانێک وایە ئامانجی هەموو ئینسانێک وایە تێگە ئیتر ئێوە هاتوون ئەم ڕێڕەوەتان گرتووە بۆ گشت کارەکەن چیتر ئەکەن لە دوای ئەمڕۆ بۆ نمونە بەڵێ ئەمان لە چوارچێوەیە مانگرتنەیە کۆمەڵە چالاکی زۆر گەورە کرا کە تاواکەری مانگرتنەکە بوون و هەتا توانم بڵم لە قسەیەکی مامۆستا هادیە و ئیلهامی وەرگرت کەەوە بوو کە وتیەوە بێمان مانگرتووە کە خەڵک لە دەرەوە جوڵەیە بکات ئێمە لە دەرەوە دوو جوڵەی زۆر گەورەمان کرد جوڵەیەکیان بریتی بوو لە ئەتوانم سێ جوڵەی زۆر گەورەمان کرد جوڵەیەکیان بریتی بوو لەوەی کە ڕۆژ یەکشەمە لە پارکی مەلیک مەحموودەوە خۆپیشاندانێکی گەورەی جەماوەری بەڕێکرا بۆ خێمەی مانگرتوان ئەمان زۆر جار ئایانوت ئێمەمانمان لە خواردن گرتەوە بەڵام پشتیوانی خەڵک خۆراکێکی معنەویە بۆ ئێمە ئەم جوڵەیەکی زۆر گرنگ بوو جوڵەی دووەم کە یەکشەمەی ڕابردوو بوو جوڵەیەکی زۆر گەورە بوو
ئەتوانم بڵێم جوڵەی ڕۆژی یەکشەمە بەرەو هەولێر جوڵەیە بوو لە 30 ساڵی ڕابردووی بزوتنەوەی ناڕەزایەتی لە هەرێمی کوردستانە وێنی نەبوو زۆر دەگمەن بوو جوڵەیەک بوو کە ئەتوانم بڵێم سەدای ئەم مانگرتوانەی سەداکی گەورەتر کردن سەداکی گەوران هەبوو بەڵام سەداکی گەورەتر کردن و گەیشت زیاتر گەشتە ناوەندا نێودەوڵەتیەکان و ئەو دیواری ترس و ئەو دیواری کە پارتی وێکێتی لە شەڕی ناوخۆ لە ساڵی 1996 دروستیان کردوەکانی ئەم نیشتیمانە پارچە پارچەکان ئێمە بەکردداری سلمانبان ئەم نیشتیمانی ئێمە یەک نیشتیمانە ئەوانن ئەم خاکە خیانەت لەم خاکاکەن و بەشبەشیەکەن ئێمە دیواری بربەستی دێگەڵەمان تێکشکان کە ئەو دیوارە وەهمیەیەکە ئەم دوو هێزە دروستیان کردو و هاوڵاتیانیان بەسەر دوو زۆنا دابش کردووە بۆی ئەوەی ڕۆژی یەکشەمەکرا ئەتوانم بڵێم یەکێک بوو لە ئەندێک و دووبارەی کەمەوە لە 30 ساڵی ڕابردووی بزوتنەوەی ناڕەزایەتی لە هەرێمی کوردستانە ئەتوانم وێنەی نەبوو ئەو بەرنگار بوونەوەی هێزە ئەمنیەکانیش لە دێگەڵەیە دووبارە ئەتوانم بڵێم شتێکی زۆر دەگمەن بوو بەو دڕاقیە دەسەڵاتی کوردی بەرامبەر هاوڵاتیەکانی خۆی بڕەفتار بکات کەوەی کێمە لەوێ بینیمان ئێمە دوو ئەوکو مامۆستایان و فەرمبەرانی ناڕازی لە هەرێمی کوردستانە ساڵی 2023 بەرەو بچیمان ڕۆیشتین داخۆم قسەیەکەم کە بۆیە وانە بێت پێمان ناخۆشەکەم قسەیەکەین ئەوەی لە دێگەڵە بەرامبەرمان کرا لە چیمن بەرامبەرمان نەکرا کە ئەوە چەکداری عەرەب بوون بۆیە ئەمە لە ڕۆژی یەکشەمەیە کۆمەڵێک وێنەی زۆر گەورەمان دەستکەوت کە ئەم وێنانە ئەکرێ خوێنەوەی گەوریان بۆ بکرێت لە گازی فرمێسڕێک ڕێزمێ بۆ بینەرانتان بۆ داوای لە بندنەوە مامۆستانەکەم کە ئەو ڕەفتاران بەرامبەرکرا لاشتی هەڵدان لە مامۆستا لە هەتا باسی قۆناغەت فەنگەکرێت لێ قۆناغەت فەنگ بەکار نێنە لولەی تفەنگ بەرامبەر مامۆستان بەکارێندا کە ئێستا مامۆستایەکمان دەستی شکاوە بە لولەی تفەنگ دوو مامۆستامان قاچی شکاوە جگەلەوەی کە دایان مامۆستا بەغاسی فرمێسکرەش بریندار بوون ئەنی ئەم دۆخە ئەمە ئەم دیوایشکانی ئەم دیوارە بربەستی کە بیانەکە بۆی ئەمانە هاتوو ناژاوە دروست کرد لەنا هەولێر هەنی وێنە بڵاو بۆ تۆمانە لایەنگیری بۆ نمونە لایەنی سیاسی دیکە هاتوون تێکەڵی ناو مامۆسایان بوو ڕێزمەیە یەک وێنە نییە کە تێکەڵ بوو بن یعنی بۆ مێکێ لە وێنانە ئەگەر دروست بێ لێرە قسەی لەسەرکەم یەک وێنانی ئەو یەکێ لە وێنانەی کە بە ئیرتیجایی کەناڵێکی میدیایی ئەگەڕێ لە دوان وەرەگرێت دوایی هەرو کەناڵە میدیاتان خەڵک بە شوێن فۆکسەکە گەڕێکە حەدەسەکە دروست بوو ناچێت ئەویتە بڵاوکاتەوە ئەم بەڕێزە خانانی ڕاستە هاوڵاتێکی خانانشینی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوی خانانشینی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی پێبوو یەکێکە لەو خانانشینانەی کە ئەمان زۆڵمیان لێ کردووە یاسای خانانشینی یەکگرتووت جێبەجێ ناکەن دەیان ساڵات بە شەموچی ئەویان دزیەوە خانانشینی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەنی ئەم جۆرانە من نامێرسم ئەم ئاستەنزمی کە ئەو زمانی کە ئەوان پێدوێن چونکە ئەنی زۆرمان لەو قسانە کردووە و مامۆسهادی زۆر هەنێک لەسەر و نمونانی هێناوە پێمان وایە ئەوە جۆرەکە لەوەی کە هەموو نظامێکی دکتاتۆری لە عالەم بەرامبەر نارەکانی بەکارێنێ ئەو کەسانی کەوا بێماڵێن پێم وایە هەمان عقلیەتێک کە بەعز لە دەرەوە بە شۆڕشی کوردی ئەوت مخەریب ئێستا هەر ئەوان بێماڵێن مخەریب بە کوردی تێکدەر هەموو نظامێکی دکتاتۆری ستەمکاری لە دنیاە ئەوەی پێی بڵێ ستەمەکە بە تێکدەر بە مخەریب ناوزەندیەکات کۆتا قسەم ئەگەر بڵێم ینی زۆر جار ئەوەی کە بۆ ئێمە خۆیان ڕەوایە بۆ ئێمە ڕەوانێ من لە زۆر دیدار و لە شوێنی تریش ئەوم وتووە زۆر لەوانەیە کە ئێمە ڕخنە ئەگرن ڕوەکەینە بەغا کۆمەڵی تومەتی نەشامان بانێن خۆیان خانەنشینی ئەنجومەنی حکومیان هەیە لە خودی کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و خانەنشینی ئەنجومەنی حکومی هەیە و زۆر لەو بەرپرسانەی کێمە تۆ بەدمارەکەن بۆیە ئەوەی کە لە ماوەی ئەم 15 ڕۆژەیە و ئەم کردنەپاڵی کە ئەم ڕۆژ کرا ئەوەی سلماند ئەم پرسە پرسێک نیە تابەت مامۆسایان ئەم پرسە پرسێکی گشتیە ئیکۆی کۆمەلگایە و ئەو هاوڕانەشمان لەسەر داوای ئێمە خەڵک ئەوکو مامۆسادرون کردەوە هاوڵاتیان ئەوان هاتبوون بمرن لە پێناوی ژاندا ئێمە پێمانوتن مەمرن ئێمە ئەم ڕێگامان دوور و درێژە پێویستمان بێەوەیە هاوکارمان بن لەم ڕێگا دوور و درێژەیە مامۆستا عوسمان دوایین قسە بە جەنابر بەم ینی ئێوە زۆر جار بەرپرسانی حکوومەت ینی قسەکانیان بەو جۆرەیەڵێ ئەم داواکاریانە لای ئێمە نییە بەڕاستی ئەم داواکاریانی ئێوە لای حکوومەت هەرێمی کوردستانە یا لای حکوومەتی عێراقە لە ڕاستیە بۆی ئێوە ڕووی تێبکەن تا ئەو کاتەی شتێکە بێ بەنای حکوومەت هەرێمی کوردستان شتێکە بێ بەنای وەزارەتەکان حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسە ئەگەر بڕیارە داوای ئێمە لای حکوومەت هەرێمی کوردستانە لێگەڕێ با خەڵک خۆی بڕوا ئەو حەقی خۆی وەرگێتەوە و بیهێنێتەوە لە گفتوگۆکۆیان نامەلەفی حزبی تێکەڵ نەکەن
مەلەفی سیاسی تێکەڵ نەکەن کێشەکە زۆر ینی زۆر دوو چارەسەرەکرا اینجا گریمان چەند ساڵێکە کەوتۆتە لای حکوومەت 21 موچەمان بە تەواوی پێ نەدراوە هی ئەو کاتەیە کە حکوومەت هەرێمی کوردستان بە ئابووری سەربەخۆ خۆی نوتی فرۆشت واتە ئەو کاتێک کە بە پاشەکەوتەوە موچەداهی ئەو کاتە بووکە حکوومەت هێرم خۆی بە سەربەشۆ ئەگەر گرفتی موچە لەو کاتەوە دروست ببوایە کە حکوومەت هێرێمی کوردستان نەوتی نافرۆشێ و دەستنیمی بەغای کردووە ئێمەمانوت ڕاستەکە چونکە تا حکوومەت هێرم نەوتی ئەفرۆش موچە عیبی نەبوو ئێستا عیبی هەیە کە لای بەغایە بەڵام نەخێر ئەسڵەن بە پێچەوانەوە ئەو تۆزە کەمە باش بووە لەبەرەوەی کە کەوتۆتەوە لای بەغا بۆ نمونە گەر ئێستا لای بەغدایە ساڵێک کە حکوومەتی عێراق لە ناردووە مانگی 12 مانگێکی فەوتاوە لای هێرم وایە 6 مانگی فەوتا لەبەرەوە نەخێر ئێمە ڕاستە ئەزانین حکوومەتی عێراقیش حکوومەتێکی لە ڕیزبەندی وڵاتانی گەندەڵایە هەموو جارە وتومانە ئەوەی کەوای کردووە حکوومەتی عێراق جوان بێ ناشرینی حکوومەتی هەرێمە ئەوەی کەوای وتوە خەڵک باوەڕی بە حکوومەتی عێراقی بێ بێمتوانێتی بە حکوومەتی هەرێم لەبەرەوە نەخێر ئەو پاساوانە وا ناکە کە خەڵک متمانیان پێڵکو بە پێچەوانەوە تا هەرێمی کوردستان ئەم سیاسەتە پەیڕۆ بکانە خۆی نابووترەکە ناشرینترەکە ئێوەش بەردەوامە بن ئێمەش بەردەوامە بین چونکە دوجار خەباتی مەدەنی ئەکرێمی کارزبەکەی بگۆڕێ بەرام خۆی بەردەوام زۆر سپاس بۆ عوسمان گوڵپەی گوتەبێژی خێمەی مانگرتووان لە سلێمانی کە لەگەڵم بووی هەروە زۆر سپاس بۆ مامۆستا عادل حەسەن مامۆستای ناڕازی و هەروە زۆر سپاس بۆ مامۆستا عادی حەمەڕەشید کە بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵم بوون زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم و فاتان